نیشتیمانیەکی ئەم کوردستانە پەیامم بۆ لایەنە سیاسیەکاندا لایەنە سیاسیەکان ئەوەیە کە یەکڕێزی ناوماڵی کورد بپارێزن و بیر لە ڕوانگەی تەسکی حیزبایەتیدا نەڕوان لە بەرژەوەندیەکان پێویستە بەرژەوەندیەکانی میلەت ڕەچاو بکەن پێویستە یەکڕێزی بپارێزن ئێمە هەمومان بە یەکڕێزیەوە جوانین هەمومان بە یەکڕێزیەوە ئەگەین بە هەدەف و ئامانج. ئینشاڵڵا دەخوازم لە سیاسیەکانی ئێستا کە دەچن بۆ بەغدا شتێکی باش بۆ کوردستان بکەن. هێشتا کوردستانی هێشتا بەرەو پێشتر بکەن بەقەوەتر بکەن. یعنی حەز دەکەم لە ناو خاستان وەکو سیاسەکانی ناو کوردستان ناو هەرێمی کوردستان بەتایبەت حەز دەکەم دڵساوبن بۆ پێشکەوتووی کوردستان ئیش بکەن. سەبارەت بە ئەو ڕێی کەرکووک و بینی کەرکووک و هەولێرە یعنی وەزعمان زۆر خراپە. یعنی داواکارم لە هەرێمی کوردستان و لە حکوومەتی عێراق چارەسەرێکی ئەو کێشەیەمان بۆ بکەین. شەوانیش خەتریاتێکی گەلێ زۆری هەیە بۆ گەڕانەوە چونکە ڕێیەکە پارێزراو نییە. پێویستە ئێمە ژیان وایە ئیدی لەگەڵ یەکتر بگونجین چونکە گەر یەکتر قبوڵ نەکەین و بیر و ڕای یەکتر قبوڵ نەکەین بێگومان ڕەخۆکینە زیاد دەبێتن و ژیانیش هەروایە دەبێت دایما بیر و بۆچین یەکتری قبوڵ بکەین بۆ ئەوەی دایما شتی نوێ تاقی بکەینەوە.